ئەمە وەکو گەندەن وڵاتپارێز کە هاتوونە بۆ براین کۆمپانیاوە بۆ دەستکردنی هێزی تورکیا و بارەگەکانی تورکیا لەبەر سنوورەکانی کوردستان و کە بە تایبەتی سنووردا بۆ ئەم ناوچانە کە ئێمە گەندەن و سایبەرەکانی کارە ئیمزاکردنەوەی بۆ دەستکردنەوەی کە سوپای تورکیا بۆ دەنەوە. ئێمە وەک گەنجانی باشووری کوردستان دەڤەری بیتوێن پشدەر ڕاپەڕین ناڕزایی خۆمان دەردەبڕین بۆ و هێرش و داگیرکاری دەوڵەتی تورکی فاشش کە بۆ سەر باشووری کوردستان دەکرێت بۆ سەر خەڵکی مەدەنی بۆ لایەنگران بۆ هەچ کەسانی باشووری کوردستان ئێمە داوا لە حکوومەتی هەرێم بەرپرسانی عێراق دەکەین کە ئەو کوشتار و داگیرکاریە کۆتایی پێبێنن بێنە سەرخەت بێنە سەر لایەنەکان. ئێمە وەک خەڵکی باشووری کوردستان داگیرکاری و کوشتاری لە خەڵک قبوڵ ناکەین لە دەوڵەتی تورکیا قبوڵ ناکەین داوا لە خەڵکی بە شەڕەف دەکەم داوا لە وڵات پارێزەکان دەکەم وەکو ئەرکێکی نیشتیمانی بڕژێنە سەرجادەکان دەنگی خۆیان بەرزکردنەوە هیچی تر بندەستی وڵاتان قبوڵ ناکەن. هیچ سوپای تورکیا داگیرکەرە خوێنخۆرە دژی کووردە دژی مرۆڤایەتیشە چکە هەر کورد نییە دژی هەر بەتەنیا دژی کورد نییە دژی هەموو مسڵمانێکە. ئینشەڵڵا خوا لە ناویان دەبا خوا تۆڵی کورد و کوردستان هەموو کەسیان لێ دەکاتەوە دڵنیاش بە خوا لە ناویان دەبا زۆر دڵنیا چکە میلەتی کورد زەرەری بۆ کەس نییە زیانی بۆ کەس نییە بەس ئەوە تا کوردن و دڵسۆزن بۆ وڵاتەکەی خۆیان دەنا هیچی دیکەیان نەکردووە خوا تۆڵی میلەتی کوردیان دانە بەدانە لێ بکاتەوە. وەکو گەنجانی باشووری کوردستان قبوڵ ناکەین سوپای تورکیا بمێنێتەوە و هیوادارین لایەنی پەیوەندیدار بە زووترین کات سوپای تورکیا بگەڕێنێتەوە بۆ وڵاتی خۆی چونکە بۆ ئێمە ناخۆشە ناکرێت سوپایەکی بێگانە بێتە وڵاتەکەمان و ئێمە هەڵوێستمان نەبێت هیوادارین بە زووترین کات سوپای تورکیا بگەڕێتەوە. ئێمە وەکو گەنجانی باشووری کوردستان هەرگیز قبوڵ ناکەین. ئێمە وەک پێشمەرگەی دێرین دەمانەوێت هەندێک قسە بکەین بکەین هەڵگیرمان دەبێت سەر ئەوەسای کە ئێستا هاتووداراوە لە کوردستان. بەڕاستی ئێمە وەختی خۆمان لە ساڵی 1970 وەک پێشمەرگەی دێرین ئێمە یەکەم کەسم کە لە باڵەیان شووینە دەرێ پەیوەندیمان کرد لە خەندێلی بۆ ئەوەی کە بە تەواوەتی ئەوە بین ڕزگاری بینە بەدەستی ڕژێمی باسی عێراق بەڵام بەداخەوە لە پاشەوەی کە ڕاپەڕین وشت هەموو کۆتایی پێهات و تەواو بوو ئێمە کە زۆر ئەمەل و ئومێدمان پەیدا بوو کە بتوانین گوندەکان و نەوشەکان حکوومەت ناوەدان بکەینەوە بەڕام زۆر بەداخەوە. ئێستا یەکێکی دیکەمانی پەیدا بوو کە لە ڕژێمی باسی بەغدا زۆر خراپترا گوندەکانمان پێ ئاوەدان نەکرانەوە و هەروەها مەصرفێکی زۆریشمان کرد زۆریش تێدامان بووین بەڵام لە کۆتاییدا ڕژێمی تورکیا وای کرد کە ناچاری کردین کە دووبارە جارێکی دیکە بوودانە